هاوڵاتیان یاریێمی کوردستان بەرژەوەندی لە کامیانایە تەوتین یان هەژماری 100% تەوتین. بۆچی؟ چونکە بانقی حکومی بەڕاستی پارەدارەکرێت لەلایەن وەزارەتی داراییەوە، وەزارەتی داراییش پارەدارەکرێت لەلایەن بانقی مرکزیەوە و ئەم بانقی مرکزی وەزارەتی داراییە ئەگەر بێ پارەش بن، ئەگەر کێشە بۆ فرۆشتنی نەوتیش دروست بێ نرخەکەی لە جیهانە، ئەگەر قەیرانی ڕوو لە عێراق بکە، قەیران ڕوو لە موچە ناکە، موچە مسۆگەرە. عێراق دەتوانێت بینیمان لە 20 ساڵی ڕابردووە نرخی نەوت دابەزی موچەیاندا، شەڕی داعش هەبوو موچەیاندا، حکوومەت ئەگۆڕا موچە نەوەستا، یاسای بودجە مەسەلەن ئەگەر دواب کەوتایە لە بەغدا موچە نەیەوەستا. بۆیە ئەم بانقانە پارەیان هەیە، پارەکەش خۆنی خۆیان دروستیکەن. وەزارەتی دارایی تەمویلیانەکە لە ڕێگەی بانقی مرکزیەوە، طبعاً لە ڕێگەی ئەو نەوت و ئەو داهاتەی کە عێراق هەیەتی. ئەم پارەیەم سۆگەرە کە لە بانقی حکومی عێراقیا بوو و پاشان ڕێگەی دابشکردنەکەی میکانیزمی گەیاندنی بە هاوڵاتی ئاساییە. ئەکرێ کۆمپانیایەک بێ، ئەکرێ مەسەلەن بانقێکی ئەهلی متمانەدار بێ، بەڵام بەڕاستی پێداگری لەسەر هەژماری من و پێداگری لەسەرەوەی ئەم ڕێگەی یەکێتی و پارتی هەڵیەبژێرن کە بە دڵنیاییەوە لە ماوەی ڕابردووە بەهۆی چەوتیەکانیانەوە، بەهۆی گەندەڵیەکانیانەوە، بەهۆی قۆرغکاریەکانیانەوە هیچ هاوڵاتیەک متمانەی بەو پرۆسە باشانەش نییە تەنانەت دەگەر لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت.